دوورخستنەوەی پارێزگەری بانکی ناوەندی و دانانی کەسێکی دیکە لەلایەن سوودانیەوە بەڕێرێکی نایاساییە. ئەمە گوتەی سۆران عومەرە کاندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراقە. ئەم پەرلەمانتەرە ئەمڕۆ نووسراوێکی فەرمی بۆ سەرۆکی پەرلەمان ناردووە و تێیدا داوا دەکات جەخت بکرێتەوە لە جێبەجێکردنی یاسای بانکی ناوەندی ژمارە 56 ساڵی 2004 لە پرسی دانانی پارێزگاری بانکی ناوەندیدا. دەژڵێت نابێت پەرلەمان ڕێوشوێنە یاسایەکانی دانانی پارێزگاری بانکی ناوەندی پشتگوێ بخات. ئەو داوای سۆران عومەر لە کاتێکدایە دوێنێ دووشەممە سەرۆکوەزیرانی عێراق مستەفا غالب پارێزگاری بانکی ناوەندی لە پۆستەکەی دوورخستەوە و عەلی عەلاقی لە شوێنەکەی دانا بە وەکالەت. بە گوێرەی یاسای بانکی ناوەندی عێراق کە سۆران عومەر جەخت لە جێبەجێکردنی دەکاتەوە، لە مادەی 13دا ڕێوشوێنەکانی دانانی پارێزگاری بانکی ناوەندی و دووجێگرەکەی و ئەندامانی ئەنجومەنی بەڕێوەبردننی بانکەکەی ڕوون کردوتەوە. بە گوێرەی مادەی 13 یاساکە پارێزگاری بانکی ناوەندی بە پلەی وەزیردا دەمەزرێنرێت بە پێشنیازکردنی لەلایەن سەرۆکوەزیرانەوە و پەسەندکردنی لەلایەن پەرلەمانی عێراقەوە. ئەمە جاری یەکەم نییە کە یاسای بانکی ناوەندی لە دانانی پارێزگارەکەیدا پشتگوێ دەخرێت، بەڵکو لە 11 ساڵی ڕابردوودا سەرۆکوەزیرانەکانی عێراق 4 پارێزگاریان بۆ بانکی ناوەندی بە وەکالەت داناوە و هیچیان لە پەرلەمانەوە متمانەیان پێ نەبەخشراوە. مالیکی ساڵی 2012 سینان شەبیبی لە پۆستی پارێزگاری بانکی ناوەندی دوورخستەوە کە یەکەم پارێزگار بوو لە پاش ساڵی 2003ەوە. عەبدولباست تورکی لە شوێنەکەی دانا بە وەکالەت. لە کۆتاییەکانی کابینەی دووەمی مالیکیدا لە مانگی ئەیلولی ساڵی 2014 ئەنجومەنی وەزیران عەبدولباست تورکی ڕەوانەی خانەنشینی کرد و عەلی عەلاقی بە وەکالەت بوو بە پارێزگاری بانکی ناوەندی. مستەفا کازمیش لەگەڵ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیران یەکێک لەو گۆڕانکاریانی لە پۆستەکاندا کردی گۆڕینی پارێزگاری بانکی ناوەندی بوو. لە مانگی ئەیلولی ساڵی 2020دا عەلی عەلاقی لا پۆستەکەی دوورخستەوە و مستەفا غالبی بە وەکالەت لە شوێنەکەی دانا. ڕەنگە مانەوەی ئەم پۆستە بە وەکالەت لە بەرژەوەندی هەموو سەرۆکوەزیرانێک بوو بێت، چونکە لە ماوەی 11 ساڵی ڕابردوودا هیچ سەرۆکوەزیرانێک هەنگاوی بۆ ئەوە نەناوە کەسەیەک بۆ پەرلەمان پێشنیاز بکات و لەوێوە متمانەی پارێزگاری بانکی ناوەندی پێ بدرێت. هەرەمەشە پەرلەمانتارە کوردەکەی هێناوەتە دەنگ کە داوا بکات لە پەرلەمانەوە متمانە بدرێت بە پارێزگاری بانکی ناوەندی. بە بۆچوونی سۆران عومەر ئەگەر بەم شێوەیە بێت، پارێزگاری بانکەکە سەربەخۆ دەبێت لە کارەکەیدا و لە بەردەم لێپرسینەوەی پەرلەماندا بە دروستی ئەرگەکانی بەجێ دەهێنێت. دەژڵێت هەر پارێزگارێکی بانکی ناوەندی بە وەکالات لەلایەن سەرۆکوەزیرانەوە دانرابێت کەوتۆتە ژێر کۆنتڕۆڵی سەرۆکوەزیران و ڕێگە یاسایە دروستەکە نەگیراوەتە بەر.